هۆشیار کە بەهۆی مینەوە هەردوو قاچی لەدەستداوە، بەڵام لە دەستدانی قاچەکانی لە دژایەتیکردنی بۆمب ساردی نەکردوێتەوە و بۆ ڕزگارکردنی گیانی پێشمەرگە شەڕی بۆمبی چێنراو دەکات. من پاشەوەی لە شاشەی تەلەڤیزیۆنەوە کە سەیرم کرد ئەم بۆ ماوەی ئەم 2 ساڵە کە ئەبینم باسی قەناس و عەبوو بۆمب بکرێ ئەلغام واتە ئەو بۆمبە تەوقیت کراوانە کە کرا بەڕاستی لە شاشەی تەلەڤیزیۆنەکە زۆر دڵناڕەحەت بووم، چونکە من شارەزایەکی ئۆتۆم هەیە لێی بەیانی هەڵسام و بۆ ئەو کاتێش بۆ داقوق کە بەیانی هەڵسام و پاشۆکەلان نوێژەکەم کرد و بەڕێ کەوتم وتم با ئیتر لەمە زیاتر جەرگی دایک و باوکی ئەو پێشمەرگە قارەمانە نەسووتێ. ماوەی 25 ساڵە لە سەردەمی شاخەوە تا ئەمڕۆ نزیکەی 2,386,000 ئەلغام مەڵگرتووە، 540,000 دوانم زەویم پا کردووەتەوە، 160 شەهید و کەم ئەندامیش لەناو حەقلی ئەلغامە دەرهاوردووە. هۆشیار کە نیشتەجێی شاری هەڵەبجەیە و حکوومەتی هەرێم بڕیاری بە پارێزگاکردنی شارەکەی دەرکردووە. ئەو بێگەڕانەوە بۆ حکوومەت تابلۆی ژمارەیەکی پارێزگای هەڵەبجەی لەسەر ئۆتۆمبیلەکەی هەڵواسیوە. من ماوەی 18 ساڵە ئەم ڕقەمەم لێ داوم لە هەموو ئەو شوێنانەی کە من خۆم بۆ چووم وەکو هەولێر و دهۆک و ڕانێ و قەڵازێ و هەتا کەرکووک ئەو کاتە هاتم بۆ لای دکتۆر نەجمەدین کەریم بەڕاستی ئەوە 18 ساڵە کەس ڕێگریم نەبوو بۆ ڕقەمە خەڵک دەستخۆشیشی لێ کردم خۆم ئیمانم بە عێراق نەبووە چونکە ئێمە دەریای خوێن من ڕاشتووە ئیتر ناکاتە ئەوەی ئێمە وشەی کوردستانمان لەبێت بۆیە من ئەو ڕقەمەم لێ داوە هەتا ئەو ڕۆژەی ئەمرم ئەو ڕقەمەی لێ ناکەمەوە. هۆشیار هەرچەندە خزمەتی پێشمەرگایەتی کەمە، بەڵام لە پای ئەو خزمەتەی کە بە دانیشتوانی ناوچەمین ڕێژکراوەکانی کردووە حکوومەت بە پلەی لیوا خانەنشینی کردووە.